بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وأمته أجمعين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. بنراني بريز خوشكانو براني بريزم، السلام عليكم ورحمة الله وبركاته. داواکارم لخوای پروردگار یا ربی خواگیان تاعت و عبادتی همو لایکمان قبول کەیت، لە گوناه و هەڵە و پەڵە و تاوانەکانمان خۆش بیت، لە ئازادبووان و لە خۆشبوانی مانگی ڕەمەزان هەموو لایەکمان حساب بکەیت. یا الله داوا لێکەمە خاتری ناوی جوان و صیفەتی بەرزت لە خێر و پاداش و بەهرەی ئەم شەوە پیرۆزانە خۆیان بێ بەشمان نەکەیت. یا الله لەو کەسانەمان بگەڕی لە خێر و پاداشی گەورە بەهرەمەند دەبن. خواگیان بخاتی ناوە جوانەکانی خۆت، خۆمان و خێزان و مناڵ و دایک و باوک و خوشک و برا و کەس و کار و مسلمانان هەمووی بخاطری اسمی عەزەمی خۆت لە سزا و عەزاب و ئاگری دۆزەخ هەموو لایەکمان پارێزراو بکەی. خۆشەویستەکان، بە یارمەتی خوای گەورە و میرەبان لە سەرەتا و تەوەری باسەکەمان لەم بەرنامە ڕاستەوخۆیەدا لە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشەویست باس دەکەین لە شەوانی گەورە و مەزنی ساڵ، شەوە تایبەتەکان، شەوانی پڕبایەخ و بەها و گرنگ، ئەو شەوانی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە تەواوی شەوەکانی ساڵدا خوای گەورە سوبحانەهو وتەعالە ڕێزی تایبەتی پێداوە و مسلمانانی بەهرەمەند کردووە لە خێر و پاداشی گەورە. لە کۆتایی مانگی شەعبان و دەستپێکی سەرەتای مانگی پیرۆزی ڕەمەزان پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بە هاوڵە بەڕێزەکانی فەرموو قەد جاءەکم شەهر ڕەمەضان، ئەوە مانگی ڕەمەزان هات. باسی خێر و بەرەکەتەکانی ڕەمەزانی کرد، لەوە کە شەیتانەکان کۆت و زنجیر دەکرێن، دەرگاکانی بەهەشت دەکرێنەوە، دەرگاکانی دۆزەخ دائەخرێن. لە پاشان لە کۆتایی فەرموودەکەدا فەرمووی فیه لەیلەة خەیر من ئەلف شەهر، بەڕاستی شەوێکی تێدایە لەم مانگەدا چاکترە، باشترە لە هەزار مانگ. من حرم خەیڕەها، هەر کەسێک لە خێر و فەزڵ و چاکە و بەهرەی ئەو شەوە بێبەش بێت، بەڕاستی لە هەرچی خێر و بێر و بەهرە و چاکەیە بێبەشە. خوای گەورە و میرەبان سوبحانەهو وتەعالە شەوێک لەم شەوە پیرۆزانەی ناوە شەوی قەدر، سوورەتێکی لە قورئانی پیرۆز تایبەت کردووە بە ناوی سوورەتی ئەلقەدر. زانایان فەرموویانە خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە نێو ڕۆژەکانی ساڵدا هەروەکو چۆن فەزلی گەورەی داوە بە ئەیام العەشر، دە ڕۆژەکەی سەرەتای مانگی ذیلحیجە و مانگی قوربان، بەڵام لە ناو شەوەکانی ساڵدا فەزل و گەورەیی تایبەتی داوە بەم دە شەوەی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان. ئەم شەوانە شەوێکی تێدای خەیر من ئەلف شەهر، چاکترە و باشترە و گەورەترە لە هەزار مانگ. ئەگەر هاتوو ئینسانێک لە تەمەنی خۆیدا 83 ساڵ و 4 مانگ عیبادەت بکات، هێشتا ناگاتە ئەو شەوە، چونکە ئەو شەوە خەیر من ئەلف شەهر، چاکترە، باشترە، گەورەترە لە هەزار مانگ. تەمەنی ئێمە چەندێ بەڕێزان؟ ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم دەفەرمێت تەمەنی ئومەتی من 60 بۆ 70 ساڵە، کەمترین خەڵکەیە لەوە تەجاوز دەکات. بەڵام عمری ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم پڕبەرەکەتە، عمریان درێژە بە عیبادەت. خەیڕوکم من طال عمره وحسن عمله، باشترینتان ئەوەیە کە تەمەنی درێژ بێ، کار و کردەوەی چاکەی زۆر بێت. بۆیە ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وسەلام لەبەرەوەی کە لە خێر و پاداشت و چاکە و بەهرەی ئەم شەوە بەهرەمەند بێت، لەم دە شەوەی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئیعتیکافی دەکرد، تێیدا دەمایەوە. یەکێک لە گەورەزانان دەفەرمێ والله
شەوی قەدر خوای گەورە فەزڵی کردو لەگەڵ ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دیاری کردو دەفەرمێت لەم دەشەوە لێکێک لە شەوەکاندایە. والله ئەگەر خوای گەورە دیاری نەکردایە بیفەرموایە لە شەوێک لە شەوەکانی ساڵدا شەوێک هەیە چاکتر لە 1000 مانگ، حەقوا بوو ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر 300 و ئەوەندە ڕۆژەکە 355 365 ڕۆژ زیندوو بکەینەوە لەبەر کە لە خێر و بەهرەی ئەو شەوە بەهرەمەند بین. بەڵام خوای گەورە سوبحانەهو وتعالە دیاری کردو بۆ ئێمە لە ساڵێکە نە لە 10 شەوی دیاری کراوایە، لە 10 شەوەکەی کۆتای مانگی پیرۆزی ڕەمەزاندا. پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەرەوەی کە پاداشی گەورە و تەواوەتی دەستکەوێ ئیعتیکافی دەکرد لەناو مزگەوتا دەمایەوە، نەک تەنها بۆ خۆی ماڵ و مناڵیشی لێ بەهرەمەند دەکرد و ئەحیا لەیلەهو بۆ خۆ دەڕۆیتە مزگەوت لەیلەتول القەدر و ئیعتیکاف و شەو نوێژ و دوعا و قورئان خوێندن و ذیکر و پاران و ئەمانە ئەیژن و مناڵت نە، پێویستە کە ئەوانیش بەهرەمەند کەی، پێویستە کە ئەوانیش لەو خێر و پاداشتە چاکەیە ئاگادار کەیت. شەوان ئەم چەند شەوەی کەوا دێ زۆر گەورەیە. ڕەحمەتی خوا لێ بێ خوشک و برای بەڕێزم کاتی بۆ تەرخان کە ئیشت هەیە کارت هەیە مەشغەڵەت هەیە لە ڕۆژە تەواوی کە شەوان ئەم شەوانە تایبەت کە بۆ خوای گەورە سوبحانەهو وتعالە. ئەم عیبادەتانە مافی خوایە، نوێش مافی خوایە، ڕۆژوو مافی خوایە، تەراویح مافی خوای گەورەیە، دانیشتنی ئەم شەوانە مافی خوایە، عیبادەتە. ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم چی ئەفەرمێت لەسەر شەوی قەدر؟ دەفەرمێت من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هر کەسێ شەوی قەدر قیام کات، شەوی قەدر زیندوو بکاتەوە بە ئیمان و باوەڕ و چاوەڕی پاداش لە خوای پەروەردگار، خوای گەورە لە گوناه و تاوانی ئەوە پێشی خۆش دەبێت. خوای گەورە پاکت دەکاتەوە بەم شەوە. ئەم شەوە هێندە گەورەیە، تەقدیراتی ساڵێکی تۆ، ڕزق و ڕۆزی ساڵێکی تۆ، يعني ئەوەی کە لەو ساڵەدا ڕوو ئەدات فيها يفرق كل أمر حكيم. لەو شەوەدایە شەوێکی زۆر گەورەیە. وەکوەکێ لە خواناسانی گەورە زانان ئومەتی ئیسلامە فەرمێ پێشینی ئێمە 3 دەڕۆژی هەیە لە ڕۆژەکانی ساڵدا زۆر گرنگی و بایەخی تاوەتیان پێداوە. یەکێ لەو دەیە ئەم دەشەوەی کۆتاییە. ڕەمەزان خۆی ئەیامن معدودات، یەکسەر خوا فەرمێ چەند ڕۆژێکی دیاری کراو، یعنی زۆر نییە، خەمە لێ نێوە ڕەمەزان هاو قڕپێوانی ناوێ زوو دێ و زوو دەڕوات. ئەوە زۆرەکەی ڕۆی ڕەمەزان کەیتە 3 بەشە و 2 بەشی ڕۆی بەشێکی ماوە. ئەو بەشەی کە ماوە خۆت یەکلاکەرەوانێ لەم شەوانەدا، چەند سەعاتێک خۆت تەرخان کە بۆ عیبادەت. ئەگەر شەوی 1 لاپەڕە بخوێنیت، 1 لاپەڕە قورئان، ئەزانی زیاتر لە 4500 حەسەنە و چاکت بۆ دەنووسرێت. ئەگەر هاتوو 100 سبحان الله بڵێ، خوای گەورە سبحانەهو وتعالە 1000 چاکت بۆ دەنووسێ و بۆ تۆمارەکات. ئەگەر هاتوو بڵێیت سبحان الله الحمد لله لا إله إلا الله والله أكبر، ئەمانە چین؟ الباقيات الصالحات والباقيات الصالحات خير عند ربك ثوابا وخير أملا. لآية كيتر خير مردا. أزاني الباقيات الصالحات أحب الكلام إلى الله. براي برزم خوشي برزم رحمتي خوال ليبيت فرسة قولكي تملى بردسمان دايا رحمتي خوال ليبي بيري بكاروا بارا مختشن كسمان لقلاب ولا خزم للدراوسية لأهلي مزقوت آخر مزنگێکی وریاکەرەوەی بۆی بە پێمان دەڵێ ئەوە فڵان ڕۆی ئەوە فڵان ڕۆی، ئەی تۆ بەتەمای چیت؟ خوای گەورە بۆ عیبادەت دروست کردووە، بۆ پەرستنی خۆی دروست کردووە. ئایا ئێمە لە ژیانی خۆمەدا تا چەندە گرنگیمان داوە بە عیبادەتەکان، تا چەندە کاتمان بۆ تەرخان کردووە، تا چەندە ئەزانین ئەمە فرسەتێکە خوای گەورە سوبحانەهو وتعالە دایەتی بە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەگەر ئێمە وەکو گەلانی پێشوو 900 ساڵ و 1000 ساڵ و 500 ساڵ تەمەنمان نییە، بەڵام خوای گەورە سوبحانەهو وتعالە ئەو نەبە فەزڵ لەگەڵ ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە کاتێکی دیاریکراو و سنووردارکراو خوای گەورە سوبحانەهو وتعالە ئەجر و پاداشتێکی زۆرت بۆ ئەنووسێت. لەبەرەوە من قام لەیلەة القەدر ڕەحمەتی خوا لێبێت زۆر تایبەتن ئەم شەوانە.
ماڵ و مناڵی خۆت ئاگادار کرد و ڕەفیق و برادری خۆت ئاگادار کردەوە بەڵام کاتێک ئەڕۆیتە مزگەوت لەوان جابەرەوە کاتی تایبەت تەرخان کە بۆ خۆت بۆ نوێشکردن بۆ دوعاکردن بۆ ذیکر و تەسبیحات بۆ قورئان خوێندن چونکە بەڕاستی ئەو شەوە شەوی عەفوات و غفر له ما تقدم من ذنبه. عائشة رضي الله عنها فەرمووی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام خەبەرم بەرێ ئەگەر هاتوو شەوی قەدرم بەنسیب بوو چی بڵێم؟ فەرمووی بڵێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. خوای گیان تۆ عەفو لێبوردەیت، عەفو لێبوردەیشت پێخۆشە، یا ڕەبی خوای لێم خۆش بە. زۆر دووبارەی کەرەوە ئەم ذیکرانە، ئەم تەسبیحاتانە، ئەم دوعا و نزا و پاڕانەوانە، ئەمە تۆ یادی پەروەردگاری خۆ دەکەیت. بزانە ئەمە بەڵگەی لەسەر خۆشەویستی ئینسان بۆ خوای پەروەردگار تەبارەکە و تەعالا. خۆشەویستی بەندە بۆ خوای پەروەردگار، چونکە ئینسان هەر شتێکی خۆش بێ زۆر حەزەکە باسی کات، حەزەکە یادی کات. بەڵام ئێمە لە ڕاستیە بە خۆشەویستیمان بۆ خوای پەروەردگار سوبحانه وتعالا دەبێ بیسەلمێنین بەکردەوە. إن المحب لمن يحب مطيع. بەڕاستی بەڕێزان خوای گەورە سوبحانه وتعالا هەرچی ڕێگای داناوە بۆ ئێمە کە ڕەحممان پێ بکات، کە لێمان خۆش بێ، کە فەزڵ و چاکەی زۆرمان بۆ بنووسێت. هیچ کەسێکی بێبەش نەکردووە، تەنانەت ئەو کەسەی کە دەڵێ من خوێنەواریم نییە، خوێنەواری نییە، نوێژەکەیت بەڵێ، سوورەی فاتحە دەزانی بەڵێ، ئەی تۆ نازانی گەورەترین سوورەتی قورئان سوورەی فاتحەیە؟ لە شەوە دانیشی ئەگەر هیچ نەزانی بە سوورەی فاتحە بزانی 100 جار ئەم سوورەتە بڵێ، مەگە سوورەی قول والله أحد نازانیت. سوورەتی قول والله أحد تعدل ثلث القورآن، لە بەرامبەر سەیەکی قورئاندایە، بۆی دەڵێ هیچ نازانم. کۆرە خوای گەورە سوبحانه وتعالا لە خێر و پاداشی زۆر گەورە ئێمەی بەهرەمەند کردووە. خۆ دەزانی ذکری خوای پەروەردگار بکەیت، خۆ دەزانی ئەستەغفر الله بکەیت. والله بەڕێزان طبعا لا أجر إلا عن حسبة. ئینسان لە هیچ شتێکە ئەجر و پاداشی دەست ناکەوێت ئیلا بە جۆرەی نیەتەکەی خۆی نەبێت. نیەت زۆر مهمە، نیەت پێش کردەوە دەکەوێت، نیەت لە کردەوەکە گەورەترە. ئەگەر تۆ بە نیەتی ئەم عیبادەتە گەورە و ئیعتیکاف و زیندوکردنی ئەم شەوانە دەچیتە مزگەوت، سەعات 10 شەوە دەڕۆی بۆ مزگەوت، بڕادە داوە هەتا سەعات 3:35 سەعات لە مزگەوت تابیت، بڕۆی لە مزگەوت تا ئەو نەوتوانی لەگەڵ مامۆستا نوێشکە ذیکر تەسبیحات. والله خوای گەورە سوبحانه وتعالا لە خێر و پاداشی زۆر گەورە بەهرەمەندت دەکات. تو هەر کە چوویتە مزگەوت میوانی خوای پەروەردگاریت. خوای گەورە سوبحانه وتعالا کردوویەتە پێویست و واجب لەسەر خۆی کە ڕێز لە میوانەکەی خۆی بگرێت. خوای گەورە سوبحانه وتعالا خۆی کەریمە، خوای گەورە سوبحانه وتعالا خۆی زۆر بەڕێزە، ڕێزیش دەگرێت. حق على المزور أن يكرم الزائر. خوا بڕاری داوە ڕێز لە تۆ بگرێت، تۆ خۆ بخەرە ماڵەکەی، داوای لێ بکە، داوای هەرچی خێر و چاکەی بیکە بۆ دنیا و دوار ڕۆژ. خۆ هیچ لە ملکی خوای گەورە کەم نابێتەوە. ئێمە دەترسین، بەخوا ئێمە مرۆڤین چاوچنۆکین. والله ئێمە ئەگەر خەزێنەی خوای گەورەش بەدەست ئێمە بوایە هەر ئەمان گرتەوە. قل لو أنتم تملكون خزائن رحمة ربي إذا لأمسكتم خشية الإنفاق وكان الإنسان قتورا. خوای گەورە سوبحانه وتعالا چۆن پێناسەی مرۆڤ دەکات. یعنی ئێمە ئینسانە گەرات و خەزیێنەی فراوانی خوا، گەنجینەی گەورەی خوا بەدەست ئێمە بوایە ئەمان گرتەوەمان و نابەخوا تەواوە بێت، بەش ناکات. بەڵام خوای گەورە دەبەخشێت، بە بەندەکانی دەبەخشێت، دڵیان خۆش دەکات، ماڵیان ئاوەدانەکات، داوای خێزانی ساڵحە دەکەی پێت دەبەخشێت، داوای ماڵی دنیا دەکەی پێت دەبەخشێت، داوای مناڵەکەی پێت دەبەخشێت، داوای پارە دەکەی پێت دەبەخشێت، داوای هەرچی چاکەی لە خوای گەورە دەکەی سوبحانه وتعالا خوای گەورە پێت دەبەخشێت. لەبەرەوە ئیمامی عومەر خوا لە ڕەز بێ دەیفەرموو من خەم و خەفەتی ئەوەم نییە خوا دوعام لێ قوبڵ نەکا، بەڵام من خەم و خەفەتی ئەوم کە دوعا نەکەم. ئەگینا تۆ ئەگەر دوعات کرد خوا سوبحانه وتعالا دەرگاکەی کراوەیە. تۆ تەماشاکە لە قورئانی پیرۆز چەند جار هاتووە یەسئەلوونەک، پرسیارە لێ دەکەن ئەی محەممەد صلی الله علیه وسلم، یەکسەر بە دوای سوبحانه وتعالا خوای گەورە دەفەرمێ قل، دەی تۆش پێیان بڵێ تەنها لە یەک شوێن لە قورئانە لە دوای ئەوەی کە خوا دەفەرمێ پرسیارە لێ دەکەن نافەرمێ قل، یەکسەر خۆی جواب دەداتەوە دەفەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب
يكسر بيد ضلي فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. خواهی گەورە فەرمێ ئەگەر بەندەکانم پرسیارەکەن ئایا پەروەردگار لێمان نزیکە؟ یەکسەر خواهی گەورە فەرمێ فەئینی قەریبون، بەڕاستی من لێیانەوە نزیکم. بەتایبەت لەم شەوانەدا تەنەزەل المەلائیکە، فرشتەی خوای گەورە سوبحانەهو وتەعالا دائەبەزێتە سەر زەوی، فرشتەی ڕەحمەتی خوا دەگەڕێن بەسەر ماڵەکاندا. والله رسول الله صلی الله علیه و سلم مژدەیەکی زۆر گەورەمان پێ دەفەرمێ ئێوەی مرۆڤ چۆن کاتێک کە تەماشای ئاسمان دەکەن هەسوارەکان و ئەسیرەکان دەبینن، درەوشاوەکان دەبینن بە ئاسمانەوە چەند جوانە، دەفەرمێ فریشتەکانی خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئاوا ئەو ماڵانەی کە قورئانی تیا دەخوێنێت دەبینن کە نور و ڕووناکی لەو ماڵەدا هەیە. یعنی چۆن ئاوا تو ئەسێرەکانی ئاسمانە بینی، ئەوانش تەواوی ئەو ماڵانە دەبینن کە لە شەواندا ئاوەدانیان کردوتەوە بە قورئان خوێندن بە ذیکر بە تەسبیح. کەسی وا هەیە لە دەوامە ئیشی هەیە، یعنی لە دەوامە حرەساتەکە بۆ خۆی دانیشتوە ذیکر و تەسبیحاتی خوای گەورە ئەکات. خوشێکی بەڕێزە لە ماڵەوە دانیشتوە ناتوانێ بێتە مزگەوت ذیکر و تەسبیحاتی خوا، کە خۆ ذیکر و تەسبیحاتی خوا دەستنوێژی نایە. ئێستا خوشکی وا هەیە بۆ نمونە لە حاڵەتێکە بە ڕۆژوو نابێ نوێژ ناکات، بەڵام دەتوانێت ذیکری خوای گەورە بکات، تەسبیحاتی خوای گەورە بکات. هەر لەو خێر و پاداشە گەورە بەڕاستی بەهرەمەند دەبێت. لەبەرەوە بەڕاستی بەڕێزان ئێمە ئەم فرسەتە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا بە ئێمەی داوە کاتێکی گەورەیە، فرسەتێکی گەورەیە، ڕۆژانێکی تایبەتە. با ئێمە ئینشاءڵڵا ئەم کاتانە کاتەکان بقۆزینەوە هەلو فرسەتەکان بۆی کە ئێمە ئینشاءڵڵا بتوانین لەم کات و لەم ساتانەدا ذیکری خوای پەروەردگاری تیا بکەین و بە عیبادەتەکان زیدوی بکەینەوە و خۆمان نەزیێ بکەینەوە لە خوای پەروەردگار تەبارەکە وتەعالا. بەڕێزان ئێستا ئینشاءڵڵا دەچین لای پەیوەندیەکانمان. فەرموو بەڕێزم کێمان لەگەڵا؟ السلام عليكم ماما صاحب. وعليكم السلام ورحمة الله وبركاته. شيرينكم بارك ماما صاحب. والله زحمنا بفرشارك مابو بله اجا مبلغ فاره لإيش عبيد او مبلغ فاره بلي اگر یک توزدان برز کی تو سپاس دکم مبلغ فاره اگر لإيش عبيد كسابتي فيه وكذا اگر صالي بسر انا رشد بيه يان ضمان طواوك يعني زوج مش كوتاي بيه اذا قالت يان ضمان اما الشواتي سكاتكي شونا كريا قال رمضان تو زكاتي بيدرنا كي صالي بسرانا سوا آية دواي رمضان ام فاريه زكاتي سريان ام صال زكاتي ناكي او فاريه وصالي ترتواني زكاتي دكم خوي ولا بعد الشبات يا الله باشا ماما صاجان باشا ولا شيء لكن الله خوي ولا محفوظ سانك يا ربي. طبعا برزان ل شروطي زكاة ئەوەی کە پێویستە ئینسان ئەو ماڵی کەوا هەیەی طبعا دەبێت مڵکی تەواوەتی خۆت بێت. تۆ جاری وایە دوو دەفتەر زەکاتە دوو دەفتەر پارەت پێیە بەس پارەکە هی خۆت نییە، قەرزە هی خەڵکە لە ئەو تۆ زەکاتت لەسەر نەکەوتە دەبێت و پارەی خۆت بێت و دەبێت بگاتە حەدی زەکات باشە کە ساڵانە دیاری دەکرێت. و سێهەمینشان پێویستەکە کەوا ساڵی بەسەردا تێپەڕ بوو بێت، پێویستەکە ساڵی بەسەردا تێپەڕ بوو بێت. کەسێک گەگەر هات و پارێکی هەبوو و گەیشتە حەدی زەکات و ساڵی بەسەردا تێپەڕ بوو پێویستەکە کەوا زەکاتی لێ دەربکات. ئەگەر هات و ساڵی ئەو پارەی نەگەیشتە حەدی زەکات ئەوە زەکاتی تێدا نییە. بەڵام کابرا بۆ نمونە دەڵێ من حەزەکەم لە ڕەمەزانە باشە زەکاتی لێ دەربکەم، بۆ نمونە 2 ملیۆنی هەیە 3 ملیۆن چەندێکی حەزەکە زەکاتی لێ دەربکات لە کاتێکە بۆ ساڵی بەسەردا تێپەڕ نەبووە ئەو کاتە ساڵێکی تر هەتا ساڵێکی تر زەکات نادات و یعنی دەتوانێت لە مانگی ڕەمەزانە حسابی خۆی ڕێک بخات. لە مانگی پیرۆزی ڕەمەزانی ئەم ڕەمەزانە دەیدات سەبر دەکا هەتا ساڵێکی تر کەوا بەسەریدا دێتەوە. و ئەو پارەی جاری وایە کە ئینسان طبعا زەکاتی لێ دەرەکات جۆری پارەکان جیاوازە. کابرا جارێ بۆ نمونە معاشخۆرە، خۆی خێزانی معاشخۆرن، بۆ نمونە ئەوەی کە خۆی وەری دەگرێت سەرفی دەکات، ئەوەی خێزانی بۆ نمونە دای دەنێت بۆ نمونە کە گەیشتە 3 ملیۆن 4 ملیۆن بۆ نمونە گەیشتووەتە حەدی زەکات لەو کاتەوە ساڵی بۆ حسابەکات. یان بڕێ پارەی هەیە ئیشی پێوەگان نەگەیشتووەتە حەدی زەکات
بۆ نمونە کابرا دوکانێکی داناوە هەمووی بایی بۆ نمونە ملیۆنی دینار شتی تایە، ملیۆنی نیو یەک شتی تایە. ئەمە دیارە بۆ خۆی ئەم پاریکە وهایەتی پاری هەیە وەی خۆشیتی بەڵام نەگەیشتوتە حەدی زەکات. بۆیە یعنی نیسابی بۆ دانراوە لە شەرعە دەبێ بگاتە حەدی زەکات و پارێ و ساڵیشی بەسەرا تێپەڕ بوو بێت و ئەگەر هاتو ئەم پێشتر دای لە مەسائلی زەکاتە بەڕێزان تعجیلی زەکات دروستە، پێشخستنی زەکات دروستە. پەیوەندێکی ترمان لەگەڵدایە فەرموو. السلام عليكم. كاك خليل السليماني عليك السلام طول وقت قربان. ما وسع الإنسان أمد الشوي دعائي رمضان جنوب كاتوم حتى للزوج لا ينظر شوبه يجب عني. إيه. بس آية الكرسي تخواني حتى أو كعتا هي زكي تنك خير وبعداش يسنك الروم كدويك ما بكر خواهي دور جزات بعتوا. خالي الرازبي يا ربي. طبعا لم شوانەدا بەڕێزان من قسەی خاڵی زۆر گرنگەیە کە عەرزی برایان خوشکانی بەڕێز یەکەم کە ئاگیان لێ بێت. یەکەم پێغەمبەر صلی الله علیه و سلم من قام ليلة القدر قیام یعنی زۆرینەی کە هاتووە بەوە بەرجەستە بێت کە ئینسان شەو نوێژی تێدا بکات. أفضل الصلاة بعد المكتوبة قيام الليل. گەورەترین نوێژ لە دوای نوێژە فەرزەکان قیام الليلە شەو نوێژە. لەبەر ڕەحمەتی خوا لێ بێت لە کاتیشتەوە شەو ئەمێنیتەوە بەشێک لە کاتەکە تەرخان کە بۆ شەو نوێژ. ئەمە یەک. دووهەمینیان بەشێک لە کاتەکە تەرخان کە بۆ قورئان خوێندن چونکە شەوی قەدر شەوی دابەزینی قورئانە. یعنی تۆ چەنە گرنگی بی بە قورئان گرنگی داوە بەو پەیامە پیرۆزەی کە لەو شەوەدا دابەزیوە. سێهەمینیان دوعا. طبعا عیبادەتەکان زۆر زۆرن بەڵام ئەم سیارە زۆر تەرکیزی لەسەر بکەن زیاتر. سێهەم دوعاکردن وەکو عایشە فەرمووی پێم بڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم إن وافقت ليلة القدر چی بڵێن فەرمی بڵێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. جا ئەم کەسەی کە دانیشە لە شەوی قەدرا بۆ نمونە چی ئەزانێ ئایەتە الکورسی ئەزانێت. ئەڵێ من ئەم شەو تابانی بەس ئایەتە الکورسی ئەخوێنم. ئایەتە الکورسی گەورەترین ئایەتی قورئانە. گەورەترین ئایەتی قورئانە. خۆ ئەگەر هەر ئەوەش بخوێنیت لە خێر و پاداشی زۆر گەورە بەهرەمەند دەبێت. بەهەر پیتێ لە قورئان دە حەسەنە و دە چاکەی بۆ دەنووسرێت. بەڵام وا باشە لەگەڵ ئەوەشە یعنی بۆ نمونە چەند دە جار دە ئایەتە کورسی خوێنێ دوور کات نوێژ بکات هەنێ دوعا بکات اینجا بچێتەوە سەر قورئانەکە. بەو شێوە یعنی کاتەکانی خۆی دابەش بکات بۆ قورئان خوێندن بۆ نوێژکردن بۆ هەموو ئەو عیبادەتان یعنی لە گوێرەی توانای خۆی ذیکر و تەسبیحات یادی خوای گەورە ئەوانەی پێ بکات ئینشاءالله. فەرموو بەڕێزم باوکی محەممەد فەرموو. السلام عليكم ورحمة الله. عليه السلام كاتب راشد نكيمن. الله يخليك. عليكم السلام ورحمة الله وبركاته. سؤالكم يا ماما. فەرموو قوربان. ملی مارکێتێکی بچووکمان هەیە. بەڵێ؟ بەدەری بای 15 ملیۆنی ئاشیای تایە. ئەگەر زەحمەت نەبێ پرسیارەکە بڵێیتەوە. ملی مارکێتێکمان هەیە بای 15 ملیۆن شتی تایە. تێوتم زانم زەکاتی تێکرا یان نەما. دوکانێک بای 15 ملیۆن؟ بەڵێ. بەڵێ باشە باوکی محەممەد جان. باشە. کاک حاجی حەسەن فەرموو کا حاجیان. بەڵێ سپاس دەکەم. سیاری یەکەم مامۆستا بەڕێز فی سەبیل الله چێیە؟ هیوادارم بە وردی بۆ ماڕوونکەوە. بەسەر چاو. چاوت خۆش بیاڕە. پرسیاری دووهەم مامۆستای بەڕێز من دوکانداری وا هەیە مەحنای زەکات نازانێت 10,000 و 20,000 30,000 لە بازاری زایی دەکا یعنی نازانێ ئەو نەفەرە چییە دەگەڕێت لە مزگەوتی یان لە بازاری. ڕەحمەتی خوا لێ بێت ڕازە فەرمووت. مامۆستا ئایا ئەمە بە زەکات دەچێت یان ناچێت هیوادارم ڕوونکردنەوەیشی بدەیت. بەسەر چاو کا حاجیان. مامۆستا جان مەمنون و خۆی زۆر بخێر بێت. ماشەڵڵا براشی نەکەم. کاک مامۆستا جان السلام علیکم ورحمة الله وبركاته. السلام ورحمة الله وبركاته براشیرینە فەرموو. دارا لە عەربەتەوە. ما شاء الله فەرموو قوربان. ما شاء الله لەستە بە نرخەکانگە کە خوای تەبارەک وتەعالا هەیان خاتە بەهەشت. مامۆستا گیان هەموومان شارەزاین ئەمە ڕاستە ئەمە غەڵەتە. ساڵەهای ساڵە لەیلەتوڵقەدر مانگی ڕەمەزان و محەوت جەماعەت لە وڵاتەی ئێمە ئەکرێ.
نزیکەی 4,000-5,000 مەلا مامۆستای ئاینی حورمەتم هەیە بۆیان لەم وڵاتان. ئەی بۆ چرکە بە چرکە غاز و نەوت و بازار و خەستەخانە و وەزعی کارەبا و ڕێگاوبانی خەڵکێک کە بەسەر کە سەر بە قورئان بێ عیبادەت کە بۆ چرکە بە چرکە ساڵ بە ساڵ خراپە بێ. ئەمە هۆکەی مامۆستاکانی ئاینین خوای تەبارەک و تەعالا فەرمێ من هیدایەتی قەومی زاڵم نایم. ئایا مامۆستایانی ئاینی بەشێکن لەو زاڵمیە یا خەڵکەکە خەتای خۆیەتی ئەوە ڕوونکردنەوەیەک بی. ئەجا مامۆستای گیان ئەجری دایک و باوک لەسەر مناڵ هەیە بەڵام با نەبێ بەش ئاژاوە نانەوە لە ماڵەکانە مناڵێکی داما و دایک و باوکێکی خراپی هەبێ ئەم مناڵە ڕاکا بۆ مەقەر ڕاکا بۆ دەستودەر ڕاکا بۆ وڵاتێتر. ئەوە تەوازنی ڕاگن قورئان قورسە ئێوە ڕۆشنبیرن هەرکەکە لەسەر شانیەوە چونکە بەرپرس دەبەستبێنە لە دیوانی خوای گەورە. دەی سپاس دەکەم و خواحافیزێ بێ. وەگەن نەگار و کە برای شیرینم دەستە خۆش بێ یاخوا. کاک ئامینە خان السلام عليكم. سلام تو خوشکی من. السلام عليكم. یاخوا سلام من دادیگە فەرموو. أنا راسي يا ربي. مامتا بسياركم هي بسياري كمان فرملسة كل سيداني شكر عني خوين يعني لو نمونها بنارتي داني شي بسكت بس 18 سالة أكري أيوان قرآني بخوين بنارتي دادنشن. بسياري دواميشن بخو قرآن بري. عفونك بسياري يكم تخوى بيليتوا؟ ها قرآني أخوين بنارتي دانشن ياخد لسكرسي دانشن يعني لا دور لرطلاقي دانا سلاقي وقرآن الشخوين درستاوا بله فرمو بسالي دوام دواميش أم بخوك بسوي حمام لبرا همينا بس زوري لبري كمنا ومجيك أخوين مزور زاروالين في كرابي لو آياتك التواضم يعني بريم دا آيات مخوين دين دارلين كيك هرورانستم أكيام يعني طوام نقرأ مستري اكسر لي الزيبم ما أروح باشا خوشكي من تواوينكم باشا داديجا بسيار دواميشم راكشتم دكاني هي هشتا ورقي بريم لك خرشيا استا او ديارني ادنو يعني نادنو سنصالك لكنيسيان آيام زكاتي بدات قرز بري لكرد باري ها دكان اشتي بكرز فروشتيا بس او كان صالة هشتا كسنايني توا باشا داديجا او دا خواز زكات بدا يعني ندا باشا خوشكي من خانم كاك خالد لكركوك فرمو كاك خالد السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته بلا شيرين حاجي سلمان نك خالد فرمو ما شاء الله برشاكم لسر أبوه زرابة أو برادري تشتل وتي باري معاملة مهيا لجيفان معايا تستني لجيفاني فأنا لو معاملة يا تو تيجي وتدبر سال بسراتي فريت بله بس أو باري معاملة ونمونا فارك أو كابرا تيز مليوني هو إرسال مليوني يا أمدا مليونا لنا معاملة آية هر أدي سال بسراتي فريت يعني معاملة ليدر أورون كنا وقع يعني خلق زور بو أمستر زور الشباتو أو أبيات كيناغا لما سلاك زرابة أنا صالت يا فريا بسرا بس فاري معاملة كي يستويتي سال بسرات يا فريا أول هم معاملة يعني سيركي دو ماغلمة ترشتو إسفارية كتكردوا فارك قدر مليون يعني شو صوري بكي ساري بسرات يا فريا ويفاري معاملة ساعتي فريق مسألة نية يعني وصلين من وقت يجيش. يسبون من 5 مليون مهيا. أرام 5 مليون معاملة بيوكم إيشو كارو كسابتي بيوكم صالك يترم وقتها 5 مليون أبيتها 20 مليون. أوي كأم إيوارة فروشتو موقازان جملة كردو أبي زكاتي هرهم ويبم. أي بوي وخلك كفاتي ناجين ما وصحتو. والله إيوة جاري وهاي بيامك ناجين إيوة جاري وهاي وكو بيويست جاري وأن برسان وكو بيويس برسيارك أكن جاري وهاي إما جريدة جاري وهاي وكو بيويس يعني بيامك ناقات لا إما براش شيرين كيمن أنا بابتانا يا جاري وهاي سبون من أي والله برسياري قدينا دواء أو برسياري كي تردي بسريا درفدني ك
ڕوونکردنەوەی تەواو بدەین بەو بەڕێز ڕوونکردنەوەکەی سەبەو کاملانەدا کە پارەک لە گیرفانی بوو کە معاملەتیە معاملەتی ئەبێ یەک ماگلەمە پێش مەسەلەن ئەو پارەی بۆ هاتبێت چونکە معاملەت تەواو ئێستا من تێگەیشتم ئەو برادەرە پرسیاری چی کردەوە ئێستا من ئەوەی کە پێویست بێت لەو بارەیەوە بۆ ئەو برا بەڕێزەی ڕوون نەکەمەوە ڕەنگە ئێستەوەی کە جەنابەت ئەیلەیت بۆ خۆت علمت پێی نەبێ بە زۆک و خۆت وتت لەوانەیە شتێکت بیست بێ بڵێ من وا تێگەیشتم بەڵام من ئێستا بڵێن بوارە شەرعەکە بۆ هەلو وەڵامی ئەو بەڕێزەش من ئێستا ئینشاءڵڵا دەست پێ دەکەم بەڕێزان ئەو پارەی کە ئینسان هەیەتی دەکرێتە دوو بەشەوە من نمونەی معاشەکەم هێنایەوە ئێستا بۆ نمونە کەسێک معاشی هەیە مانگانە بۆ نمونە وتم یا خۆی یا خێزانی بۆ نمونە معاشخۆرن یەکێکیان سەرفەکە یەکێکیان دائەنێت ئەمەی کە دای ئەنێت بۆ نمونە مانگی ملیۆنێکی داناوە لە دوای 3 ملیۆنەوانێکەوە مستحقی زەکات بووە باشە ئەم پارەی کە ئینسان ئاوا بڵێن مانگانە هینی کار و کەسابەت نییە هینی معاشە هینی شتێکە بەم شێوازە ئەمە ساڵی خۆی هەیە پارەیەکی تر هەیە ئەم پارە لە دوکانایە لە کار و کەسابەتایە لە ئیشدایە وەکو نمونەم هێنایە بۆ من 5 ملیۆنم هەیە دەست دەکەم بە ئیش و کار و کەسابەتێک ئێستا بۆ نمونە بڵێن 19 ڕەمەزانە کە گەیشتەوە 19 ڕەمەزانێکی تر یا بڵێن 20 ڕەمەزانێکی تر ئەو 5 ملیۆنەی من بۆ بە 20 ملیۆن ئەم 20 ملیۆنە پێویستەکە کەوا من زەکاتی هەمووی لێ دەرکەم پێویستەکە کەوا من زەکات ئەوەی کە ئەم ئێوارە فرۆشتمە و قازانجم کردووە پێویستەکە من زەکاتی لێ دەرکەم بڕێ پارەم هەیە لە قەرزە لای خەڵک ئەبێ ئەوەش حساب بکەم لە مەسائلی زەکاتەکەیە کاک ئیسماعیل لە هەولێرەوە فەرموو فەرموو کاک ئیسماعیل السلام عليكم سلام کاتو برا شیرینم خوش برنامج اللي ذكرناه وسلامتنا يا اخوان برنامج ما مساء من تشياركم هي بله براستي ما مستواني عيني بتشيارن برابر همش تشي بله جو بتشيارن امس ولا شيء سابق شش كسليك خانوات تشيكوش براستي يعني روزك لهولي روزك لفرنسي روزك نازل من شندري بتشيارن يعني بور رمضاني أو شغلة بازار من أفراد بروت وخوتي ما مسا بور رمضاني يعني نغرز رمضاني ما نغرز أو ما براسي تريزة ما مسا يعني عيني بيتك نبن أو حمو جيسكو من هالخانة كرايتو كفتي ناكن لو بيتنكن لو يعني هوارج لو حكمتي ناكن يعني خلق براسي وتواوي بيزار يعني أو شغلة بازار من نجان دبلادي أتاهاتنا يعني تفهم لخوفك قلت موسيا عفرت هذا بروت وقلت خاطر بو يعني هيك حسب هيك لبنبو يعني براسي دوام لما وصلين يعني بيدك نبن نعي عند جازي يعني كوبونو بكن يعني أتاكين يا وصا براسي مسلمان يعني ديتنا غاضاوي أو حالة كدبي لما بتنجيش كومي فيها مكان بو رمضاني جيمو بدرن أعرفش كيادبي خلف وادرين نازم أمنا وروجي بلادري كم جبوري بسياسة الشوار بنقوتي هذا الطفل نخوك قلت مكاكا أتوقع قلت والله من عراق مفاجئ قلت بورو مزاني قلت يعني في ويزا كما مسائل يعني بذلك من السلام عليكم تسقل بك إسماعيل جان كاك محمود السليماني فرمو كاك محمد السلام عليكم ورحمة الله وبركاته سلام طلقات بلا شيرين فإذا متغشت ما مسجن كما قصي صار ممكن من بوفي درباري سنة كجنة جبيانيان في أمر خالق عصر بفرمي أو تركع السنة كجنة جبياني لهم الدنيا تاكل أو ترشيدا سوه كارك أمان دخير عيدي نيوزكي دائم تفضلك هذي أما قصارية كم قصاري دون الجولة ما مسجن جناب القيامة كيابو أو خص كبرانك لم دشي كوتاعي زور قيدا قلت دانانشن أو شوي قدر الزنجوز كانوا زور كسينا مثلا واجبيه واجب طبعا في مجالاتيه يعني واجب حركاتيه حرمت بعض ديك نقدر شوي جواب في شوي دنا تلقى يعني جناخره نعم كان سيبو كثاني كان برشا فرصة يعني ناتوان أول شوي زنجوز كانوا كشيء قدر كأخير ربنا خير لهذا ما نجاسو أو دكتور أنا بخير إن شاء الله فهذا شغل رسول الله تعالى رازي بلا شيرين يا أخوان ليش تنصاغبه كوتا بيوان ديمان كاك أمينة خان فرمو السلام عليكم ورحمة الله سلام عليكم خوشكي من
مامۆستاگیان دوو پرسیارمەیە گەر عافێت نەبێ. بەڵێ. یەکێکیان ئێمە معاشخۆرین و معاشەکە بەشمان ناکە ئایا زەکاتمان پێشیان نا؟ بەسەر چاو. دووهەمیشیان من لەگەڵ دوو خوشکما قسەمان لەگەڵان ناکەن لەگەڵ خۆم و برایەک و خوشکێترمە خەڵکم ناردۆ بۆ لایەن ئەڵێم ئەچم بۆ لایەن ئەڵێ وەڵا بانەیەن ئایا من گوناحبارە بم یان نا؟ باشە دادەگەن. بێگۆ کاریش. باشە دادەگەن دەستە خۆش بێخوا. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز. بەڕێزان بەڕێزێک کاک حاجی باسی ئەوەی کرد مەسەلەی فی سەبیل الله چی ئەگرێتەوە. طبعا خوای گەورە سبحانه وتعالى ئەوانەی کە زەکاتیان پێشێت لە سورەتی تەوبە فەرمێ ئینەما بەتەنها زەکات بۆ ئەمانە دەشێ هەچین و کۆمەڵێکێ لەو چین و تاقمانە خوای گەورە دەفەرمێ فی سەبیل الله. ئەمە جمهوری عولەما لە مفەسیرین و زانایان فەرمویانە فی سەبیل الله یعنی دوو چینیان باس کردووە. چین یەکەم فەرمویانە ئەوەی لە جیهادا لە پێناوی خوای گەورە فی سەبیل الله مەبەست پێی جیهاد و ڕێگای خوای گەورە سبحانه وتعالى. وهانێکی تریش فەرمویانە فی سەبیل الله مەبەست پێی حەجە وەکو لە حەدیث هاتوو کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەویش فی سەبیل اللهە. پرسیاری دووهەمی ئەوە بوو کە کەسی وا هەیە زەکات دەرەکات ئەڕوا ئەم زەکاتە زەکاتی هەیە 10,000 دا بەم 15,000 بدا بۆ 20,000 دا بەو وەکو پێویست یعنی ناگەڕێ بە دوای خەڵکی مستحقا ئەم کەسە ئەگەر بەم شێوازە زەکات بدا و ئەو کەسەی زەکاتەکەی پێداشیا و نەبێت زەکاتی لە کۆڵ ناکەوێت وەکو سەداقەیەک ڕەگە بڕوا بەڵام وەکو زەکات ئەو مافی کە خوای گەورە دەفەرمێ وفی ئەموالهم حق للسائل والمحروم نەگەیشتوتە جێگەی خۆی. بەڕاستی دەبێت ئینسان بە تایبەت مەسائلی زەکات بگەڕێت. ڕەحمەتی خوا لە ئیبن عەباس بکە دەفەرمێ هەر هەنگاوێکت کە دەینەی بۆ سەدەقەیەک زەکاتێک بۆ ماڵێکی فەقیر هەموو هەنگاوەکان خوای گەورە سبحانه وتعالى بە حەسەنە و بە چاکە بۆ دەنووسێ بۆ تۆمارەکە لەبەرەوە بڕۆ بۆ ماڵە هەژارەکان و بە دوایە بگەڕە و زەکات بەوانە بدە. ئەو برابەرە زەمان باسی ئەوەی کرد کە مەسەلەی تاوان زۆرە یعنی ئەرکی مامۆستای ئاینی و برایەکی تریش دیارە دوای ئەوە کاک ئیسماعیل لە هەولێرە و هەر باسی ئەوەی کرد. یعنی بەڕاستی ئێمە بۆچی خەڵک ئەوەی کە لەسەر شانێتی ئەنی هەمووی لەسەر خۆی لابردووە یعنی مامۆستای ئاینی چ کەم تەرخەمێکی هەبووە چ شتێک هەبووە چ ڕووداوێک هەبووە لەوەیە نەی کە هەفتانە و ڕۆژانە ڕوو ئەدا مامۆستای ئاینی باسی نەکات. بەڵام ئێمە کێشەیەکمان هەیە بەشێک لەوانەی کە ئەم تاوانانە ئەم خراپانە ئەم شتانە ئەنجامەدەن خۆ ئەمانە ئەهلی مزگەوت نین کەی ئەمانە گوێ لە مامۆستای ئاینی ئەگرن. ئەوەی خراپە ئەکا ئەوەی فەسادیەکە ئەوەی گەندەڵی ئەکا ئەوەی دزی ئەکا ئەوەی پیاو ئەکوژێت ئەوەی بێڕەحمە ئەوەی ویژدانی نییە ئەوەی غەدر و خیانەتەکە ئایا ئەوە دیگوێ لە مامۆستای ئاینی ئەگرێت؟ جێمە باگلەی یعنی لەوانەی خۆمان بکەین ئایا ئەوەی کە گوێ لە مامۆستای ئاینی ئەگرێت تا چەندێ جێبەجێ کردووە؟ ئایا ئەوەی کە مامۆستای ئاینی پێی دەڵێ حەرام مەخۆن تا چەنە خۆی دەپارێزێ دەڵێ حەڵال بخۆن تا چەنە جێبەجێیەکە ئەڵێ سلێ ڕەحم جێبەجێ بکەن تا چەندێ جێبەجێیەکە یعنی باسی دایک و باوک و باسی دایک و باوک بۆ مناڵ و باسی دراوسێ و باسی هەموو ئەجرە گەورانە ئایا ئێمە خەڵک بەگشتی تا چەنە توانیوێتی ئەمانە جێبەجێ بکەم؟ ڕاستە ئەرکی سەرشانی مامۆستای ئاینی بە تەئکید زۆر گەورەترە و حەق و مافەقەت لە سەرشانی ئەو زیاترە بەڵام خەڵکیش دەبێ بەگوێی مامۆستای ئاینی بکات. خەڵکیش بەڕاستی یعنی کاتێ شتێکە بینێت خراپەیەکە بینێت تاوانێکە بینێت ئەمە یعنی کەم تەرخەمی نیە لە مامۆستایانی ئاینیەوە. ئەوەی مامۆستایانی ئاینی باسی کوشتنیان کردووە باسی قەتڵیان کردووە باسی تاوانیان کردووە باسی دزیان کردووە باسی شایەتیدانی ناحەقیان کردووە بەڵام خۆ ئەو خەڵکە هەر بۆ خۆی بەرە ڕووی ئەوانە دەڕوات و بۆ خۆی ئەو ڕێگای اختیارەکە بۆ خۆی و بەداخەوە ئەڵێم یعنی جاری وەهای ئەوانەی پێخۆشە. ئەو برابەرە زەمان خاڵێکی تر باسی ئەوەی کرد کە ڕاستێ مە باسی ئەجری دایک و باوکەکەین بەڵام لەولاوە ئەبێ دایک و باوکش ئاگای لە مناڵ بێت و مناڵ فەرامۆژ نەکرێت. ئەمە قسەیەکی زۆر تەواوە حتا زانایان فەرموویانە لە ڕۆژی قیامەتدا بەر لەوەی پرسیار بکرێت لە مناڵ چۆن بووی لەگەڵ دایک و باوک پرسیارە کرێت دایک و باوک چۆن بووی لە بەرامبەر مناڵەکانت. لەبەرەوە یعنی حەق و ماف و بەرپرسیارەتێکی زۆر گەوری ئەو مناڵانەی کە لە سەرشانی دایک و باوکە لە تەربیەتدان و لە پەروەردەکردن و لە ئامۆژگاریکردن و هەموو شتێکی باش و چاک لە بەرامبەریان. مەسائلی قورئان خوێندن کە ئینسان طبعا قورئان خوێندن ئەمە عیبادەتێکی زۆر گەورەیە. ئینسان جاری وهەی بۆ نمە کەسێک نەخۆشە دائنیشێت لەسەر کورسی
جارێ کەسێک نەخۆشە دانی ناتوانێت قاچی ئینکات قاچی ڕاکێشا و قورئانی پیرۆزە خوێنێت ئەمانە دروستە ئینشاءڵڵا ئیشکالێتێکی تیان نیە. جارێ بۆ نمونە تۆ سوورەتێکت لەبەرە لە قورئانی پیرۆز ئەم سوورەتە باشە بۆ نمونە چەند ئاەتێکی خوێنی دوای ئەوە لێت تێگەچێت یا لەبیر دەچێتەوە دوای ئەوە ئەچیتە ڕکوع لیان ئەوەنەی کەوا لەبەرتە چەند سوورەتێکت لەبەر ئەوانە ئەخوێنیت ئەمانە ئینشاءڵڵا کێشەی تیان نیە. لە مەسائلی قەرز کابرا جارێ بۆ نمونە پارێکی داوە بە کەسێک ئایا ئەمە پارێکە داوێتی قەرزە لە لای خەڵک زەکاتی لێ دەکەوێت دیانە ئەم قەرزە کابرا جارێوە داوێتی بە کەسێک ئەم کەسە حشت ئەڵێ کاکەیان والله 1 دینارم نییە بدەمەوە بەخوا ئیفلاسم کردووە خۆم خەڵک خێر و سەدەقەم پێیەکە ئەگەر ڕۆژی خوا دەسەڵاتی یام ئەدەمەوە ئەمە زەکاتی لەسەر نی هەتا وەریگریتەوە کە وەریگریتەوە زەکاتی 1 ساڵی لێ دەی بەڵام پارە داوە بە کەسێک توێتی بۆ 6 مانگ بۆ ساڵێک بۆ 2 ساڵ ئەمە پێویستە کاکەوە زەکاتەکەی لێ بدرێت. سنەتی پێش نوێژی بەیانی یان نوێژی بەیانی ئەمە طبعاً خوای گەورە سوبحانه وتعالى ئەم نوێژانی کە داناوە لەگەڵیانە پارێزگاری لە نوێژە سنەتەکان پارێزگاری لە نوێژە فەرزەکان بە تایبەت نوێژی بەیانی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر هانی داوین مەصەل البردین دخل الجنة و دەفەرمێ بە تایبەت ئەنجامدانی ئەم نوێژانە بە جەماعەت هەر کەسێ نوێژی بەیانی بە جەماعەت بکات هەر کەسێ نوێژی عیشا بە جەماعەت کاک و وای تانی وێ شەو بە ڕۆژوو ببێت ئەگەر نوێژی بەیانیشی بە جەماعەت کرد وەکو وای تەواوی شەوەکە هەتا بەیانی تێیدا شەو نوێژی کە دەبێتە ڕاوەسای بۆ خوای گەورە سوبحانه وتعالى جا لەگەڵ دوور کات سونەتی پێش بەیانی لەو نوێژە سونەتانەیە کە خێر و پاداشی زۆر گەورەی لای خوای پەروەردگار خەیر لەکە من الدنیا وما فيها وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوا فەرموویەتی. کەسانێکن کەوا واجبیان هەیە دەوامیان وابزەم ئاماژەشمان پێدا ئەم شەوانە ئینسان وەکو خۆشیە گوت عەرزمکردن لە ماڵەکەی خۆی دەتوانێت قیامی بکات بەڕێزێکی تر حرەساتی هەیە دەوامی هەیە بۆ خۆی ذکری خۆیەکە تەسبیحاتی خۆیەکە یادی خوای گەورەکە دوعاکە بەدەم ئیش و کارەکەی خۆیەوە ئینشاءالله هەموو لایەک بە ئیزنی خوای گەورە بەهرەمەند دەبن لەو خێر و پاداشتە گەورە. ئەو خوشکە بەڕێزەمە کە دەفەرمێ معاش خۆرە بەڵام معاشەکە بەشی ناکات ئەمە لە ئەوانەی کە خوای گەورە باسی کردن زەکاتیان پێشێت پێی دەوتری ئەلمەساکین ینی هەژار هەژار واتە شتێکی هەیە معاشێکی بەس بەشی پێداویستی ژیانی ناکات ئەمە بۆی دروستەکەوا زەکات وەربگرێت کەسەی کە بۆ نمونە مانگانە 400,000 هەیە بەڵام ئەو بۆ نمونە 600,000 پێویستە کرێچیە یا عیلاجی هەیە یا بەشی ناکات پێویستە بە هاوکاری تر هەیە دروستەکەوە زەکات وەربگرێت بەنسبەت ئەوانەی کە برایەکە خوشێکی قسەی لەگەڵا ناکات برایەکی قسەی لەگەڵا ناکات مەرحەبای ناکات تۆ تەلەفۆنی بۆ ئەوکەی جواب نادات و یا خەڵگەنێ دەڵێ دەچم بۆ لای ئەو ئامادەی تیانێکەوە پێشوازی لێ بکات تۆ هەنگاوی خۆتت ناوە خيرهم الذي يبدأ بالسلام بەڵام ئەو کە پشت لە تۆ ئەکات ئیتر بۆ خۆی تاوانبارە. ئێمە جاروێ بەڕێزان لەم بەرنامانەیە جاری وهەیە ئەو بەڕێزەی کە پرسیارەکە دۆکو پێویست ینی پەیامەکەی خۆی ناگەێنێت یا جاروێ لێرە وەکو پێویست ینی پرسیار ئەو کەسێک کە پرسیارەکات ناگات لای تۆ لەبەرەوە ئەگەر شتێک ینی پێویستی بە تەوزیحی زیاد بوو پێویستی بە ئیسیفساری زیاتر بوو ئێمە ئینشاءالله ئاگادار بکەنەوە ومەسائلی زەکاتی ژۆ کۆبران ئاماژیان پێدا عنی بەڕاستی مەسائلێکی زۆر فراوان ئینسان پێویستە بە دوواداچوونی بۆ بکە هەتا ئەو حەق و مافی لەسەرەتی حەق و مافی خوای گەورە سوبحانه وتعالى جێبەجێ بکات چونکە زەکاتی ئەمانە هەر یەکە و ینی شێوازی تایبەتی خۆی هەیە و حەق و مافی هەژارانە لە ماڵەکەی تۆیە کاتی خوای گەورە سوبحانه وتعالى ماڵێکی پێداویت بزانە ئەم ماڵە ئەم پارەیە چەنە حەقی خوای گەورەی تێدایە حەقی خوای گەورە سوبحانه وتعالى لێ جێبەجێ بکە. داواکارم لە خوای پەروەردگار بەخاتی ناوی جوان و صیفەتی بەرزی خوای تعالی تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ کات. خوای گەورە میهرەبان لە گوناه و هەڵە و پەڵە و تاوانەکانمان خۆش بێت. خوای گەورە بەخاتی ناوی جوان و صیفەتی بەرزی لە ئازادبووان و لێخۆشبووانی مانگی ڕەمەزان حسابمان بکات. خوای بەخاتی ناوە جوانەکانی خۆت یا الله یا حەیو یا قەیوم یا ذەل جەلال والئیکرام لێ دەپاڕێمەوە بەخاتی ناوە جوانەکان شفای بەڕەحمەت بۆ نەخۆشەکانمان بنێریت. خوای هەر کەسێ هەموو غەم و ناڕەحەتێکی یا الله لەسەری لابە. خوای بەخاتی ناوە جوانەکانی خۆت لەو کەسانە بین لە خێر و پاداش و چاکەی ئەم شەوە گەورانە بەهرەمەندیان دەکەی. خوایان لەوانە نەبین کە مەحرومن لەوانە نەبین کە بێبەشن. خوایان بەخاتی ناوە جوانەکانی خۆت چی چاکە بۆ دنیا و دوا ڕۆژمان خوای ئەوەمان بۆ بکەی. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. آمين آمين والحمد لله رب العالمين
والسلام عليكم ورحمة الله وبركاته.